ئەو ماڵەیە لە گوندی خدر جێجەی سنووری قەزای مەخمۆر کە شەوی پێیان شەممە چەکدارانی داعش هێرشیان بۆ هێنا و 3 برا گیانیان لەدەستدا. دایکی ئەو 3 کوڕە وەها باسی ڕۆداوەکە و کوڕەکانی دەکات. پێم ئەوەندەیە بەخوای مندارەکانم بەنسبەت ئەوەی لە بیرم پێتان برێم بەخوای فەقیر بوون کاس بیماری خۆیان بوون بەخوای زەڕێژی بێتاوان بوون بەخوای ماندی بوون کاس بیماری خۆیان بوون زەڕی کەسیشمان نەبووە بەخوای هاتن تعدایان لە کەس نەکردیا ئەوان تعدایان لێ کردین بەرگریان ئەوانش لە خۆیان کرد هەتا شەهید بوون هەتا ئاخر فیشک پێیان ماشەڕیان کرد. ساعت چەند داهاش هاتن بۆ ئێرە چ کاتێک بۆ ئێوە وەڵای ساعت نەبوو بزەبت نەبوو هەتا دەشەڕیان کرد بەرگریان لە خۆ کرد کە کاتێک بەرگریان نما هەتا شەهید بوون. داعش نزیک بوون لە ماڵی ئێوە چەند دوور بوون؟ ئەوت ئالێرە 50 مەترێک دوور بوون. بەس داواکاریم لە بێەوەیە تا ئەو من تازە 3 کوڕم لەسەر دانا لەسەر شەهید بوو بە داواکاریم ئەوەیە ئەو ئیشە دووبارە نەبیتەوە هێزشکمان لۆ بنێری کاک مەسعود بەخۆی دەبی ئاگاداری ئەوە بی ئەوە چووکە کارە ساتەشی زۆر گەورەیە. پەنجەرەکان شکاون و شوێنی ئاراستەکردنی چەک بە دیوارەکانی ماڵەکەیانەوە دەبینڕێت. داعشەکان عەدەدی 20 سەکدار دەبوو 20 سەکدار ئەتیما لە زیاتر 20 سەکدار ئەو دەورە دەبوو. ئەمن دووم لەو لای دید بەران کە ئەم ناو دووەم دید ئەوانە هاتبوون دزیان کرد و هاتنێرە ئەو دیوەخانە بابمە هاتونە ناو دیوەخانەکەی لەو لایەش هاتونە ئەو خانێ قوڕی ئەو قوڕگەلێکوانێ لەو پێشمەرگەکان لە 3 قوەر ئەوانە لەمەیاندا ئەوەش مارێ خۆمە ئۆمارێ بابمە و مارێ منە لەو قوەرە هەیە لە منیاندا ئەم لەگە برایەک مەسا و خانی هەیەبووم لەو قوەرەی لە بابمیاندا ئەوە جێ ئارپێسی دیارە لێرە لەو قوەرەی لیاندا لەو قوەرەژە پێشمەرگەیاندا لە 3 قوەران لێیاندای سعات نوی بزەبوو و شەڕەکە دەستی پێ کرد هەتا سعات دە بەرگریمان کرد و سعات دەش 3 شەهیدماندا و 3 برام شەهید بوو. ئەوانە هاتنێکوانە دزیان کرد تا ئەمە لێیان بە ئاگا هاتین ئەوانە گەشتنە ناو مارێمە ئەمە لە خافرەتەوە بوو ئەمن هەر سەیەکان ڕعاپین کە سەیەکان سەڕەویان بر لایتەکەم لێدا ئەوانم دید ئەگەنە هەر ئاگامان لێ نەبوو لە بە سەیەکان نەبووایە. هەر لەم ڕووداوەدا بە پێی وەزارەتی پێشمەرگە لە ئۆپەراسیۆنێکدا یەکێک لە ئۆتۆمبیلەکانی پێشمەرگەکان کەوتە بووسەی داعشەوە و بەهۆیەوە 7 پێشمەرگەش گیانیان لەدەستدا. داعشەکە داعش هەر نوو ساعتمان بینە ئەسن بڕۆ ئەو دیت ئەو چیای داعشە لەو دیت چیای جەشێراق بە جەشێراقیش ئەو قوتەی نییە پێپڕ نابیتەوە هەر جەشێراقی زادەی گردیە بەس ئەو دیت چیای جەشی لێ نییە داعشی لێیە خۆیان شارتۆ ناوت تونێل و ئەشکەوت و داواکاریمان لە وەزارەتی پێشمەرگەیە ڕەبای زیادکە قووەتی زیادکە چەک و ئەسلحەی بدە پێشمەرگە بەڕاستی یعنی چەکی نییە تو سەر هەندێک پێشمەرگە لێرە ناو لە مزگەفتە دەخەوتن هەمەڕیانەکە نییە ئەوانە دەستیان کردەوە پێشمەرگانە ئێرە بەس هەمەڕیان نی بێنە درعا پێ نییە بە پێیان ناتوان بێنە ناو شەڕی شەڕ کۆڵانی ناخۆشە. بارودۆخی گۆندەکە ئێستا کۆنتڕۆڵ کراوە بەڵام ڕووداوەکە بۆ دانیشتوانی گۆند هێندە گەورە بوو تەواو خەمبار و نیگەرانی کردوون و پرسەیان داناوە. چەندین ساڵە ئەم شاخەی کە دەبینڕێت بۆتە پەناگە و شوێنی مانەوەی چەکدارانی داعش بۆیە هاوڵاتیانی ئەم گوندە داواکارن کە هەرچی زووە مەترسیەکانی چەکدارانی داعش لەو سنوورانە نهێڵڕێن. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا بناری چای قەرەچۆخ.